الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على شفيعنا وقائدنا مقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. برای خوشکانی بەڕێز بینەران و بیسەرانی خۆشەویست، السلام عليكم ورحمة الله. ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی سێزدەیەمە لە بابەتی چاو بە خۆدا گێڕانەوە. لەم ئاڵقەیەدا باسی مەسەلەیەک دەکەین کە بە درێژایی مێژووی موسڵمانان مشتومڕ و ڕاجایی لەسەر بووە و بەشێک لە موسڵمانان تیاندا لە ڕوویەکەوت تیان پەڕاندووە، هەندێکی کە لە بەرامبەردا کورتیان هێناوە، بەڵام بە زۆری وایە کە زۆربەی موسڵمانان یاخود زۆربەی زانا و پێشەوایانی موسڵمانان خەتی نێوەڕاستیان گرتووە و هەڵوێستێکی هاوسەنگانیان لەبارەوە هەبووە. ئەویش مەسەلەی پەیوەندی نێوان عەقڵ و نەقڵە، یاخود پەیوەندی نێوان بیرکردنەوەی ئینسان و توانەکانی مرۆڤ بۆ لێ تێگەیشتن و ئەوەی کە خوا سوبحانە و تەعالا دای بەزاندووە و ناردوێتی بە پێغەمبەری خۆیدا صلی الله عليه وسلم. بەتەکید عەقڵ تایبەت نییە بە موسڵمانانەوە، خوا سوبحانە و تەعالا عەقڵی هەموو مرۆڤەکان داوە، بەڵکو ئەوەی کە وای کردووە مرۆڤ بگونجێ ئەرکدار بکرێ ئەوەیە کە خوا عەقڵ و هۆشی پێداوە. هەڵبەتە هەموو ژیاندارەکان خوا سوبحانە و تەعالا زۆرێک لە هەست و شعور و ویست و تێگەیشتنی پێداون، بەڵام تەنیا بۆ مرۆڤ وشەی عەقڵ بەکاردێنرێ. هەتا هەندێک لە زانایان وایە ئینسان پێناسە ئەلئینسان حەیوان عاقل یا کائین عاقل، بەڵام عەقڵ شتێکی هاوبەشە لە نێوانی هەموو مرۆڤەکاندا کە خوا خوڵقاندوونی و زانایانی ئیسلام گوتووانە العەقڵ مناط التەکلیف، مناط واتە پێ هەڵواسراو، ئەوەی کە ئەرکداری پێ هەڵدەواسرێ و پێوە پەیوەستە بریتێ لە عەقڵ. هەر بۆیە منداڵ ئەرکدار ناکرێ هەتا باڵغ نەبێ و ماناوە عەقڵیشی جارێ کامڵ نەبووە. هەروەها شێت ئەرکدار ناکرێ و کەسێک کە بێهۆش دەبێ بە هەر هۆیەکەوە بێ ئەرکی شەرعی لەسەر لا دەچێت تاکو هۆشی دێتەوە بەرخۆی، وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی رفع القلم عن ثلاثة عن الصبي حتى يحتلم وعن المجنون حتى يفيق وعن النائم حتى يستيقظ. وهروە بە بێژەی دیکە شەر هاتووە، قەڵەم لەسەر سێ کەسە هەڵگیراوە، واتە لەسەریان نانووسێ، منداڵ تا باڵغ دەبێ، شێت تاکو دێتەوە هۆش خۆی و نووستوش تاکو بێدار دەبێتەوە، خەبەری دەبێتەوە. عەقڵ ئەو توانایەیە کە مرۆڤ لە غەیری مرۆڤ جا دەکاتەوە و ئەو عەقڵ ئەو توانایەیە کە مرۆڤی وا لێ کردووە بگونجێ شارستانی پێک بێنێ، کۆمەلگا بەرەو پێشەوە بەرێ و ئەزموونەکانی خۆی لەسەر یەک کەڵەکە بکە و پەند لە هەڵەکانی وەربگرێ. بەڵام جگە لە مرۆڤ کە هەموو ژیاندارەکانی دیکەن، ژیاندارانی دیکە چ لە ئاوی بن، ژیاندارە ئاویەکان، چ هەوایی بن، چ خاچی بن و چ بچووک و زیندەوەر بن، چ گەورە بن، چ پەڕەور بن، هەموو ئەوانە خوا عەقڵی پێ نەداون، بۆیەش ئەرکدار نەکراون. بەڵام مانای وان نییە کە ئەوانە نازان بەڕێوە بچن. بۆچی؟ چونکە خوا دەفەرمێ ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى. ئەمە قسەی موسایە عەلەیهی سەڵات وسەلام کە بە فیرعەونی فەرموو. فیرعەون لێی پرسی فەمەن رەبوکما یا موسا، ئەی موسا پەروەردگاری ئێوە تۆ هاڕوون برات کێیە؟ قال ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى. پەروەردگارمان ئەو کەسێ بوونی بە هەموو شتێک داوە، هەموو شتێکی هێناوەتە دی، ثم هدى، دوایش ڕێنمایی کردو چۆن بەڕێوە بچێ. تۆ تەماشا دەکەی هەنگ
ئەو سەرسوڕهێنەریەی لە ژیانی هەنگدا هەیە چۆن هەنجوین لە ئەنجامی مژینی شیرەی گوڵەکان و خۆشی هەندێشتی دەخاتە نێو و هەنجوینمان بۆ دروست دەکا و مێرولە چ وردەکارێک لە ژیانیدا هەیە و جاڵجاڵۆکە و پەڕەورەکان و ژیاندارە دەریایەکان و دڕندەکان هەموویان خوای پەروەردگار کۆمەڵێک یاسای بۆ داناون و بە حکمی ئەو غەریزانەی کە خوای پەروەردگار لە سەری سروشتاندون دەزانن چۆن بەڕێوە بچن بەڵکو هەندێک وردەکاری هەیە لە ژیانی ئەواندا مرۆڤ دەوێت لەوانەوە فێر بێ و بە تەکیدیش مرۆڤ لە کۆمەڵێک لە ژیانداران لە ئاژەڵان و فێرە هێندێک وردەکاری بووە بۆ وێنە هەنگ ژوورەکانی کە هەنجوینیان تا تێدا دادنێ و پێشێ تەوەنگەران تێدا دادنێ شەش پاڵوو دروستیان دەکا ئەگەر بازنەی بان یاخود سێ گۆشە و یا چوار گۆشە یا لاکێشەی بان هەر چۆن بێ پانتایەک زایە دەبوو بەڵام بەو حاڵەتی شەش پاڵوویە هیچ جوان پاڵێک دەدەن و هیچی لە پانتایی شانەکە زایە نابێت چ بۆ گەرا تێدادانان چ بۆ هەنجوین تێدادانان هەروەها گەلێک وردەکاری دیکە عقل ئەو گرنگی و باەخەی هەیە کە وەکو گوتم بەبێ عقل مرۆڤ مخاتەبە ناکرێت و شایستەی ئەوە نابێ خوا بیدوێنێ و ئەرکی پێ بسپێرێ بەڵام ئەدی نەقڵ واتە وەحی گومانی تێدا نییە کە وەحی خوا سوبحانە وتەعالا قسەی کۆتایی بەدەست وەحیە بۆچی چونکە وەحی واتە زانیاری خوا بێ سنوورە بەڵام عقلی مرۆڤ سنووردارە بۆیە عقل دەبێت لە خزمەتی نەقڵدا بێ عقل دەبێت لە خزمەت وەحیدا بێ هەتا مرۆڤ عقلی نەبێ وەحی مخاتەبەی ناکە و نایدوێنێ بەڵام دوای ئەوەی کە دواندی عقل دەبێ ئەو خیتابە و ئەو دواندنەی شەرع شی بکاتەوە لێ حاڵی بێ و چۆن جێبەجێ بکات چۆن پێوە پابند بێ ئەوە هەمووی پرۆسەیەکە دەبێ عقل کاری تێدا بکە هەر بۆیە عقل و نەقڵ بۆ یەک ئاتاژن و بۆ یەک پێویستیان بەیەک دێ هەندێک لە زانایان یەکێک لە زانایان دەڵێ وەحی وەکو خۆرە ڕووناچیە بەڵام عقل وەکو چاو بەبێ ڕووناچی نابینێ ڕووناچیش ئەگەر چاوێک نەبێ کەس لێ بەهرەمەند نابێ وێنەیەکی جوانە زانایانی ئیسلام زۆر باسی ئەوەیان کردو دوو کۆمەڵ تووشی کورتهێنان و تێپەڕاندن بوون لە مامەڵە لەگەڵ عقل و نەقڵدا معتەزیلە تیان پەڕاندووە لە ڕێزلێگرتنی عقل و بە گەورەگرتنی عقل لەسەر حیسابی نەقڵ و وەحی عقلیان زۆر لە قەبارەی خۆی گەورەتر کردووە و هەندێشتیان لە نەقڵ ڕەت کردوێتەوە بە حکمی عقل لەبەرەوەی کە عقل بۆی یا عقلی ئەوان بۆی وەخۆ نەگیرا و ئیستیعاب نەکراوە یاخود عقل بەرامبەریدا سەراسیمەیە لە بەرامبەری معتەزیلەدا هەندێک هەن کە زانایانی علمی کەلام پیان دەڵێن ئەلحەشەویە ئەوانەی کە هەموو شتێکیان هەر شتێک بە ناوی نەقڵ و وەحیەوە هات بێ زۆر تەماشای سەنەدەکان نەکرد و هەر هێناویانە و زۆر جار بە هەڵە لە دەقەکانی وەحی تێگەیشتون و پیان وابووە کە عقل و نەقڵ تێک دەگیرێن کە لە ڕاستیدا وان نییە و وەکو ئیبن ڕوشد کتێبێکی هەیە فەصل المەقال فيما بين الشريعة والحكمة من الاتصال هەروەها ئیبن تەیمیە کتێبێکی هەیە دەبەرگە دەرء التعارض بين العقل والنقل لابردنی تێگیران لە نێوانی عقل و نەقڵدا واتە عقل و وەحیدا و بێگومان وەحی خوای پەروەردگار کە فەرمایشتی خوایە ناگونجێ لەگەڵ عقلی سەلیمدا تێک بگیرێ ئەو عقڵەی کە خوا سوبحانە وتەعالا کردوێتی بە شوێنی تەکلیف و ئەرک پێسپاردن مەناط التەکلیف و ئەو عقڵەی کە خوای پەروەردگار زۆر مەدحی دەکات لە قورئاندا لقوم یعقلون لعلكم تعقلون خوا قورئان دابەزاندە بۆ کەسانێک کە بفامن عقڵیان هەبێ هۆشیان هەبێ کەواتە ئەو عقل و هۆشە کە خوا کردوێتی بە شوێنی ئەرک پێسپاردنی خۆی و هۆکاری ئەرک پێسپاردنی بە مرۆڤ نابێ لەگەڵ وەحی خوا و لەگەڵ زانیاری خوادا تێک بگیرێ بەڵام گومانی تێدا نییە مەرجنیە هەر شتێک وەحی خوا هێنابی عقل سەری لێ دەرکا عقل ڕەفزی ناکا بەڵام مەرجین لە هەمووی تێبگا بۆیە زانایان قسەی چەندانە وەکو بنچینەیەک دەڵێن قەد یەئتی الوەحی
بمحارات العقول ولكن لا يأتي بمحالات العقول. وحي جاري واش تيواد يعني عقل تيدا سراسي مدبي بلام هرجيز وحي شتيك ناهيني عقل بمستحيل يبزاني ورفزي كاو بي رازي نبي. بۆیە ئێمە پێویستە هاوسەنگی ڕابگرین قسەی کۆتایی بۆ وەحیە گومانی تێدا نیە بەڵام وەحیش ڕێزی عەقڵ دەگرێ دەڵێ عاقڵان لێم تێدەگەن لقەومی یعقیلون هەم لە سەرەتای سوورەتی یوسفدا و لە سەرەتای سوورەتی زوخرفدا خوای پروردگار دەفەرمێ قورئانمان دابەزاندووە بۆ کەسانێک لی تێبگەن بۆ کۆمەڵێک عاقڵ بن هۆشیان هەبێ عەقڵیان هەبێ کەواتە بە هیچ کەس بە بیانووی ڕێزگرتن لە وەحی خوا و لە نەقڵ توشی عەقڵ نەبێ کە ئەوە هەیە و با هیچ کەسیش بە بیانووی ڕێزگرتن لە عەقڵ دژی نەقڵ و وەحی نەبێ چونکە وەحی ڕاست و دروست کە لە خواوە هاتبێ سوبحانه وتعالى بەتەکید هەمووی لەگەڵ عەقڵی سەلیم دەگونجێ لەگەڵ زگماک و فیترەتدا لەگەڵ عیلم و واقعدا دەگونجێ و عەقڵی سەلیمیش هەمیشتە لە خزمەتی وەحی و نەقڵی ڕاست و دروستدایە و هەرگیز هیچ شتێکی وەحی ڕاست نییە کە عەقڵی سەلیم ڕەفزی کە هەمیشە عەقڵی ساغ لە خزمەت وەحیدایە بۆ لێ تێگەیشتنی بۆ کارپێکردنی بەڵام جاری وا هەیە لێی تێناگا واتە بۆی ئیستیعاب ناکرێ بۆچی نوێژینی شێوان سێ ڕکاتە نوێژی بەیانی دوو ڕکاتە ئەوانی دیکەیشی چوار ڕکاتین هەندێکیان جەهرین هەندێکیان سیرڕین بۆچی حەوت جاران بە دەوری کەعبەدا دەسوڕێینەوە بۆچی بەردەڕەشە ماچ دەکەین کە عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ بەردەڕەشەی ماچ کرد وەکو لە سەحیح بوخاری داهاتوو گوتی دەزانم بەردێکی نەزەرت هەیە و نەقازانج ئەگەر پێغەمبەری خوام نەبینی با ماچی کردی ماچم نەدەکردی هەروەها عەلی کوڕی ئەبی تالیب خوا لێ ڕازی بێ دەڵێ لەو کانە الدین بالرأی لەکانە ئەسفل الخف ئەولا بالمسح من أعلاه ئەگەر دین بە عەقڵ و ڕەئی بوایە خوارەوەی خف دەبوو مەسح بکرێن یەک پشتەکەی ئێستا پشتی مەسح دەکرێت کەواتە مەرج نییە عەقڵ لە هەموو شتێکی وەحی تێبگا بەڵام هەرگیز وەحی شتێکی تێدانی عەقڵ ڕەفزی کە بەڵام جاری وا لە بەرامبەریدا سەراسیمەیە ئەویش ئەو عەقڵە سەراسیمە ڕەنگە عەقڵیشکە لێی تێبگا ئەو عەقڵە بۆ ئیستیعاب نە عەقڵیشکە بۆ ئیستیعاب دەکرد بۆی خۆ دەگیرێ ئەمەش کورتەیەک بوو لەو مەسەلەیە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.